Dorspas, Estaş, Baroberi Gişki Perördin Süleymani, Zö Barat Mamsa Dılşar, Rehberli Mansion. Kampana Nusi, Grifti Nusi, Ner Hatausi, Ner Istuham. Autism, Ner Shastuham, Ner Sipsim. Ukanoi Masulka, Ner Panja, Ner Panja. Iflici Meshik, Ner Hatauhash, Ner Istudu. لە هەفتەی وشیاری ئۆتیزم پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم ئەو مناڵە خۆشەویستە خوێنگەرماناکەین کە بەداخەوە تووشی ئەم کارەسات و ئەم نەخۆشیە بوون و ئیوادار ئینشاءڵڵا خۆشفای هەمیان بات و هەروەها کەسوکاران ئاسوودە بێت وەکو مناڵێک و قوتابیەکی ئاسایان لێبێتەوە هەر بۆیە بەڕێبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی لەژێر دروشمی پشتیوانی و کاراسانی بۆ توشبوانی ئۆتیزم تا مافەکانە بەدەست بێن ئەم هەفتەی تەرخان کردووە بۆ ئەوی لە نزیکەوە هەم بەسەرکردنەوەی بێ بۆ ئەو مناڵانە بۆ کەسوکاریان بۆ زانینی پێداویستیەکانیان تەنانەت وەزارەتی پەروەردە لە نزیکەوە ئەو پێداویستانی کە بۆوان دابین ئەکرێ ئەتوانرێت چارەسەر بکرێ کێشەکانە لە نزیکەوە ببینرێ ئەم بەڕێبەرەتی گشتی ئەم هەفتەی ساز کردووە هیوادارین هەموو کەسوکاری خۆشەویستیان هەمیشە ئەو خەمەی کە هەیەە لە ڕێگەی دابینکردنی پێداویستیەکانەوە بڕەوێتەوە و میلەت کۆمەلگا بە شێوەیەکی گشتی هاوکاری ئەم چین و توێژە بن بە دابینکردنی بچووکترین پێداویستی بێ و ڕێزیان لێ بگیرێ و سۆز و بەزەییان بۆ ئەو مناڵانە هەبێت بە تایبەتی لە ناو قوتابخانەکانە چووکە ژمارەیەکی زۆرمان هەیە بەداخەوە بەهۆی ئەو کارەساتانەی کە لە وڵاتە ڕوویاوە مناڵێکی زۆرمان هەیە ئۆتیزم کە ئەمانە چارەسەریشان بەڕاستی زۆر زەحمەتە زۆر گرانە بەڵام پێویستە بە هیچ شێوێ فرامۆژ نەکرێت و هەموو کاتێک ئێمە وەکو پەروەردەکار وەکو مامۆستایان وەکو کەسوکاریان هەمیشە لەگەڵیانە بێت چووکە ئەوانیش مەخلووقێک و دروستکایەکی خوان کە ئەو خاڵەتانیان توش بۆ دەسەڵاتی خوانی تیانە ئێمە هیواداری ئینشاءڵڵا ئەمە ئەم توشبوانە بە زووترین کە چارەسەرە بۆ بکردو و من خێزانەکانیشان لە ئامێزیان زیاتر بگرن و خۆشەویستیان پێ ببن. ئەم کاتتان باش بەخێر بن سەد چاو خۆشحاڵ بووین سەرەتا پیرۆزبایی لە هەموو مناڵانی جیهانەکەین و بە تایبەتی ئەم جۆرە مناڵانە تەمەن ئێمە وەکو دایک و کەسوکاری مناڵەکان زۆر معاناتمان هەیە مناڵەکانمان لە ناڕاحەتێکی زۆران پێویستیان بە هاوکاریە پێویستیان بە چاودێریە پێویستیان بۆیە کە شوێنێک هەبێ بەحەسێنەوە داوا لە هەموو ڕێکخراوەکان هەموو مافی مرۆڤ و مناڵانەکەین کە بتوانن ئەم مناڵانەمان کەمێک لە ئازارەکانیان کەمێک لە معاناتەکانیان جێبەجێ بکەن بۆیان هیوادارین ئەم یادە بکەنەوە زیاتر هاانیان دەن بۆی زیاتر بە هەموو مناڵانی کەش بناسێن کە لەم جۆرە مناڵانش هەیە هیوای لە ساغی بۆ دایک و باوکیان نەخوازیین هەر هەمومان معاناتمان زۆرە پێویستمان بە چاودێری زیاتر هەیە زۆر سواس وەکو ئێمە وەکو ڕێکخراوی ڕوونیار بە هەمانجی کۆمەڵی ئۆتیزمی کورسان هەروەها بە لەژێر چاودێری بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی لە یادی ئۆتیزمە 2/4 هەستاوین بە زیندوکردنەوەی ئەم یادە لە هەفتەی وشیاری ئۆتیزمە ئێمە هەوڵمان داوە دەسەڵاتداران و بە پرسەکانی ئەو بارانەی کە بە پرسن لە ئۆتیزمە بە خێزانەکە ئاشناکەین ئێمە پێمان وایە تەندروستی
هەروەها پەروەردە هەروە کاروباری کۆمەڵایەتی ئەمانە کۆمەڵی وەزارەتن کە پێویستە ئەگەداری مەعانات و کێشە و گرفتەکانی خێزای منداڵ ئۆتیزم بن لەم کۆڕوسینەرە هەوڵمانداوە هەرچۆنە بێت خێزانەکان بناسیێنی بە کاربەدەستان بە بەرپرسانی بوارەکە ومێ دەکەم جێگە دەستمان دیار بێت ومێ دەکەم لێپرساوان بە سێکی لێپرسراوانەوە ئەگەیان لە کێشە و مەعانات و گرفتەکانی هەم مناڵی ئۆتیزم بێت هەم خێزانەکانی ئۆتیزم بێت هیچ نەبێت بەکردنەوەی سەنتەرێک قوتابخانەیەک باخچەیەک دایەنگایەک ئەو بارانەی کە لە ڕاستیە پێویستیان بە هەیە لە بواری ئۆتیزمە پێویستە کاربەست ئاگاداری بن و هەوڵ بین بە جۆرەکان وڵاتەکانی دەرەوە ئێمەش ئەم بابەتە بناسیێنین و هەمومان سوودمەند بین لێ و بتوانین خزمەتێک بە منداڵان و خێزانەکان ئۆتیزم بکەین.